بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەویش لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ساختەکاریەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین و قسە لەسەر ڕۆژ دەکەین ئەو کورسیانەی کە کۆمەڵی دادگەری هێناوێتی و ئێستا کۆمەڵ بڕیاری داوە کە نەچێتە پەرلەمان و بایکۆتی بکات بۆ کێ دەڕوات وایە کاندیدەکانی کۆمەڵ چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسە دەکەن هەروە قسە لەسەر هەڵوێستی لایەنەکانیش دەکەن هەڵوێستی لایەنەکان چۆنە و دەبێت چۆن بێ وەگەر کۆمەڵی دادگەری ئەگەر نەچێتە پەرلەمان دەتوانێت چی بکات لە کوردستان لە عێراق و ئایام پەرلەمانە کە پەرلەمانێکی دیزاین کراویش دەتوانێت هیچ بکات ئەم پەرلەمانە کە ساختەکاریەکی زۆر تێدا کراوە دەتوانێت چی بۆ خەڵکە ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەم سوپاس کاک حەشیم دەستخۆشم بۆ جەناب سوپاس دەکەین بەخێر سەرتاگەر لە با لە کورسەکانی کۆمەڵەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ساختەکاریکە زۆر قسە لەسەرەوەیە کە ئێستا کۆمەڵی دادگەری بڕیاری داوە بایکۆتی پەرلەمان کە ئێستا ئەم کورسیانەی کۆمەڵ بۆ کێ دەڕوات ئایا بۆی زلایەنێک دەڕوات ئەگەر حکوومەت پێگوێت تەمان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ کەناڵی پەیام ئەگەر پەرلەمان دانیشتنی یەکەم کە زەحمەتە چکە هێزە سیاسیەکان یا ئەو تەقسیم بەندیەی کە هەیە زەحمەتە بگەنە دەرەنجامێک و بەم نزیکانە بتوان کۆبوونەوەی پەرلەمان بکرێ ئەگەر پەرلەمان کۆبوونەوەی کرد پێک هاتن لەسەر کۆبوونەوە پێویستی بە ئیتفاقات هەیە چکە لە کۆبنەوەی یەکەمە بەتەمەترین ئەندام ئیدارەی کۆبنەوەکانەدا دوای ئەوە ئەبێ ئیتفاق بکەن لەسەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان هەردوو جێگرەکەی سەرۆکی پەرلەمان لە ئێستەوە بیر لە لیجان بکرێتەوە لیجانە گرنگەکان ناو پەرلەمان ئەمە پێویستی بە ئیتفاقێکی زۆر دوور و درێژ و معقد هەیە کاک حەشیم بۆیە من قەناعەتم وان نییە کۆبنەوەی پەرلەمان بەو ئاسانیە دروست بێ ئەگەر ئەکرێ ئەوە ئەکرێ بەڵام بۆ پێکهێنانی سەرۆکایەتی پەرلەمان پێویستی بەوە هەیە کەوا ئیتفاقات بکرێ لەبەرەوەی پێکهێنەری ئەساسی پەرلەمان ئەو دوو هێزە سیاسیە باڵا دەستە تەزویرچیان کە تەزویریان کردووە بۆیە ڕازی نابن بەو تەقسیم بەندیانەی پێشوو بۆیە من بە زەحمەت ێزانم کۆبنەوەی پەرلەمان لە ئێستادا بکرێ ئەوە پەرلەمان کۆبنەوەی کرد ئەبێ ئەندامەکان یەکەم جار بانگ بکە بۆ سوێند خواردن سەرەتا دە ڕۆژ مۆڵەت هەیە بۆ هەر ئەندامێک کە ئەوانەی کە لە ڕیزی یەکەمان جارێبان نەتایج تەزدیق بکرێ کەی نەتایج تەزدیقەکرێ کەی تانەکان یەکلایەکەنەوە کەی ئەوانەکرێ ئەو فترەیەکەوێت دوایی بانکردن بۆ سوێند خواردن هەموو پەرلەمانتارێک دە ڕۆژی هەیە تاوەکو سوێن بخوا لەو ماوەیە دوایی ئەچێ بۆ ئەوەی دووەم بە پێی تەمان لە عێراقا جیاوازە و لە هەرێمی کوردستانیشا جیاوازە لە عێراقا تا ئێستاشی لەگەڵا بێ قانونێک بۆ ئەوە دەرنەچوو بوو کە چۆن جێگرەوە هەیە مەسەن لەو خولانەی ئێمە لێبوون تا ئاخری خولەکە نەفەرە بۆ سوێنی نەخوارد و هەر بە پەرلەمانتاریش ڕاستە حقوقی پەرلەمانتاری بۆی نەکرابوو چکە سوێنی نەخوارد چکە پەرلەمانتار کێ بێ بە پەرلەمان حقوقی مالی و هینی بۆ دروستە بێ بە سوێن خواردن یاسە قانونی بۆ دروستە بە سوێن خواردن هەموو ئەوە ئەگەر قانونەکەی هەرێم بێ ئایا ئیشکال هەیە لەسەرەوەی ئەمە ئەگەر کۆمیسیۆنی عێراق کردوێتی ئایا بە پێی قانونی پەرلەمانی عێراق یا بە پێی لایحەی پەرلەمانی کوردستان گریمان بە پێی لایحەی پەرلەمانی کوردستان بکرێ هەموو وەجبەیەک 30 ڕۆژی ئەوێ هەموو وەجبەیەک تا مەسەن ئەو سێی یەکەم کەسێک کەسمان دەرچووە ئەوە یەک مانگی ئەوێ سیانەکەی دوای ئەوە یەک مانگی ئەوێ سیانەکەی دوای ئەوە یەک مانگی ئەوێ اینجا حسێبی کە بزانێ ئێمە چەند مانگی ئەوێ تاوەکو پەرلەمان سەرۆکایەتێکی هەڵبژێرێ تاوەکو حکوومەت کەواتە لە پێکهێنانی پەرلەمانە و لە پێکهێنانی حکوومەتە هیچ کەس شوێنی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری ناگرێتەوە ئیتر خەڵک ڕمڵ لێدا و ئەچێتە حسابی دەسەڵات و ئەوەنیان بۆ پارتی و ئەوەنیان بۆ یەکێتیە ئەمە لە دوو قەزیەوە سەرچاوی گرتووە یا مەسەن کۆمەڵەکان دڵسۆزی کۆمەڵن خەمیانە ئەو دەنگە پاکانە بچن بۆ هێزە پیسانە باش کە ئەمە جارێ ڕوو نادا
خاڵی دووەمەگەر ڕوو بدا ئێمە خاوەنی ئەو دەنگانە بڕیانمانداوە حفاظت لەسەر ئەو دەنگانە بکەین واتە باڵانسی کورسی بەرزەبێتەوە نەک دەنگەکان ئێمە ئیزافە بن بۆ ئەوان ئەو خاوەنی دەنگ کە دەنگەکانی کۆمەڵی لێ دەرەکەی ئەوانە بنە باڵانسی کورسی بەرزەکاتەوە بۆیە تاوەکو ئاخر کاندیدی کۆمەڵی دادگەری مابێ هیچ هێزێکی سیاسی ئەوەش فترەیەکی زەمەنی پێچێ ئەوەش سکاڵا و سکاڵاکاری محکەمەی ئیتیحادی تێکەوێ ئەوەش هێزی سیاسی کۆمەڵ گەرێوێ ممارەسەی سیاسی بکە 1001 ڕێگە هەیە کە نەیەڵێ شوێنەکانیان پڕکەنەوە باشە بەسەر و زەمەر کاندیدی 90 ڕۆژی لە بەردەمە بەپێی ئەوەی پەرلەمانی کوردستان ئەنی ماوەیەکی زۆر دەخایانێ ڕەنگە بچێتە 3 ساڵ و هەندێک جار بۆیە باسکردن لە لایحەکە باسی 30 ڕۆژەکە بەو 30 ڕۆژە کۆمیسیۆن ئایا کۆمیسیۆن جارێ ئەیەوێت ئەو مامەڵەیە بکە کۆمیسیۆن هەموو جارێ ئەبێ حیزبەکە کتابی بۆ بکە لەسەر ئەساسی کتابی حیزبەکە 3 کەسی کە دیاریەکە اینجا کتابیانەکە بۆ پەرلەمان بانگیانەکەن بۆ سوێن خواردن ئایا جەلسەکرێت لەو کاتە چکە بێت لە جەلسەیەکی ڕسمییا بێ ئەگەر نەتیجە جەلسە بکەن بۆیە ئەم عملیەیەکی معقەدە لانی کەم تا پێگەێنانی حکوومەت و تا پێگەێنانی پەرلەمان کاندیدی کۆمەڵی دادگەری کەس شوێنەکانیان ناگرێتەوە عەرزم کردی بە ئەو مەسیجەم بگە کۆمەڵێک دڵسۆزی کۆمەڵ هەن کە ئەڵێن دەنگەکانی کۆمەڵ ئێمە دەنگمانداوە بە کۆمەڵ دوای دەنگێکی پاکە ئەچن بۆ حیزبە پیسەکان بۆ ئەچنە ئەبنە جوزێک لەو دەنگە لێخنانە تا ئەو فترە زەمەنیە کە بە پێی ئەو قسەی جەنابی شتێکەی ئەگەر 3 مانگی هەبێ ئەوە هەتا ئاخری دەورە هەرەمێنێت هەتا ئاخری دەورە ئەمێنێتەوە کەواتە جەماوەری بە شەرەفی دەنگدەری کۆمەڵی دادگەری دەنگەکان و پارێزگاری لێکراوە بە هیچ شێوەیە ناچێت و ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە و بڕیارە دراوە لەسەر کردایەتی دیراسەی وردەکاریانە کراوە کە ئایا ئێمە وەکو خۆمان نیگەرانین لە عملیە سیاسیەکە چه هەوڵێک بدەین بۆ ئەوەی دەنگەکانمان نەبنە پارسەنگ بۆ ئەو هێزە مشەخۆرە گەندەڵانەی کە دیزاینەکان بۆ کراوە سەبارەت بە کاندیدەکانی کاندیدەکان ناڕۆن زەمانەت ئێستا ئەوە مەسەن نەبێت تعاقەرە مەسەن 3 یەکەم تەواو بێ 3 دووەم لە 3 دووەم ئایا ناڕوا بەسەر بە خۆی کاک حەکیم کۆمەڵی دادگەری یەکێک لەوانە متمانەی بە جەناب کرد با پرسیارەکە ڕوبەڕووی تۆ بکەمەوە ئامادەی هەرگیز مێژوویەکی جوان و پرشنگدار و ڕەنگین و زێڕینت هەیە بە ماڵی دنیا بیگۆڕیتەوە ئەگەر گۆری بامانەوە هەر لە سەرەتانە داهاتینە کەواتە کاک حەکیم هەر کاندیدێکی کۆمەڵ کە کۆمەڵ و ئەندامانی کۆمەڵ و دەنگدەری کۆمەڵ کە متمانیان پێکردو و دەنگیان داوە ئەگەر 20 دەنگیشی هەبێ ئەگەر 2 دەنگی هەبێ حەقە لە مستەوای ئەو متمانەیە بێ کە هەموو پەرلەمانی لەسەر تاپۆکەن ئامادە نەبێ یەک لەحزە بڕوا چونکە تاریخ خۆی ڕسواکە تاریخی بنەماڵی ڕسواکە تاریخی متمانەی ڕسواکە چۆن ڕووی دێسبینە بە ڕوبەڕووی ڕەفیق و برادر و ئەوانەی بۆیە پێم وایە هەمووشیان لە ئاسیا و متمانەی قورسە قورسە هەر پەرلەمانتارێک بڕوە یعنی ئەبێ بە هیچ شێوەیە لە ماڵ نەیەتە دەر ڕوبەڕووی ئەو خەڵکە نەوێت ڕوبەڕووی ماڵی خۆیان چونکە لە ناو خانەوادەی خۆیانە خەڵکی بە شەرەف و بە کەرامەت هەیە کە ئەوەی پێ قبوڵ نییە بۆیە زۆریان هەوڵدا لە کاتی بانگەشەکانە تا هێزێک کە پارێزاو بێلەوە هەر منەتی نەبووە بەوەی کە تەموحیەوە بخەنە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کاندیدی هێز و لایەنی سیاسی هەبووە بە لێشاو ڕۆیشتون بۆ ناو هێزەکانی دیکە بۆیە ئێمە متمانەمان داوە وەکو کۆمەڵی دادگەری ئێمە متمانەمان داوە بە 59 خوشک و برا ئەم متمانەیە کە متمانەمان داوەتێ فعلەن متمانەمان پێ هەبووە ئایا ئەو خۆی ئامادەیە متمانەکەی بخاتە ژێر پێی و بیگۆڕێتەوە بە دینار بیگۆڕێتەوە بە مەنسەب ئەوە کەوتوتە سەر ئەوەی کەوا تاریخی خۆی ڕسواکە ژیانی خۆی ڕسواکە تاریخی خانەوادەی ڕسواکە تاریخی سیاسی خۆی ڕسواکە بۆیە زەحمەتە کەسێک هەبێ ئەم قەزێ بکە و هەست کەسیش ئەوەیەکە زۆر ئاساییە حزب یەک بەیاننامەی لەسەر دەرەکە ئەمە لە شوێنی متمانەی ئێمە نەبووە بە هەڵە متمانەمان داوەتی علاقە و ڕەبتی بە کۆمەڵی دادگەریوە نامێنێ ئێمە تەسەوڕ پێشبینەکەی کەمیان لە ئاسیا و متمانەیەدان کاندانی بۆ یاڵێ متمانەیان دراوەتێ بەشێکیان من با بڵێن تەسکیەم کردوون لە ڕووی ڤیدیۆییوە
ینی کە متمانەم پێکردوون هەندێکیان فریان نەکەوتم هەندێکیان فریا کەوتم بۆیە خوازیارم کەسیان خۆی نەخاتە ئەو سەودا و مامەڵەیە چونکە مێژوو ڕەحم بە کەس ناکە بێگومان تەسەوڕ ناکەم کەسیان خۆ بخاتە ئەو سەودا بابینە سەر هەڵوێستی لایەنەکانی دیکە ئێستا کۆمەڵی دادگەری قسە لەسەرەوەی پەلەی کردووە لەم بڕیاری نەچوونە پەرلەمان بۆ لەگەڵ لایەنەکانی دیکە ئەو بڕیارەی نەداوە ئایا پەلەی کردووە یاخود لایەنەکانی تر ئامادە نەبوون لەگەڵی بێن لەو ئەو پرسیارەمان زۆر لێەکەن باش ئێمە دوای دیزاینەکە و نەتایجەکان دەرکەوتن چونکە من مقابلەیەکم هەبوو ڕۆژی هەڵبژاردنەکە باشە کە باس لەوە کرایە تەزویرەکرێ وتم دوو جۆر تەزویر هەیە تەزویری ئاعتیادی هەیە تەزویری مقەنەن هەیە کەس ناتوانێت بڵێ تەزویر ناکرێت نەتایجیش دەرکەوت ئەزانی تەزویر کراوەیانە کە نەتایج دەرکەوت ئەوەی ئێمە تێبینیمان کردووە کۆمەڵی دادگەری بە دەرەجەی ئەساسی بە ئامان گیراوە باش چونکە ئێمە خاوەنی 120,000 دەنگ بووین لەم 120,000 ئێستا نزیکەی 64,000 دەنگمان بۆ ماوەتەوە بەڵێ 65,227 بەڵێ ئێمە ئەگەر کێشەی ناوخۆییمان هەبوو بێ کاک حەشیم کێشەی ناوخۆیی جەماوەر زۆر علاقەی نییە بە کێشەی ناوخۆیە ئەندامی خۆمان سار دەبێتەوە لەوانەیە دەنگ نەدا و فڵان فیسە ئەوە 10,000 یا 20,000 دەنگمان لەوا کەمی کرد ئەی ئەو 100,000ەکە ئەو 40,000ەکە کۆمەڵ موچەی خەڵکی بڕیوە کۆمەڵ خاکی فرۆشتووە کۆمەڵ خیانەتی کردووە کۆمەڵ عەرقەلە بووە لە ڕێگەی ئاوەدانکردنەوەی کوردستانە کۆمەڵ چی کردووە وا خەڵک سزای بە بە پێچەوانەوە ئەو هێزە دەسەڵاتدارانەی کەوا موچەی خەڵکیان بڕیوە کە نیوموچیان داوە کە نەوتیان هەڕاست فرۆش کردووە کە ئەرزیان هەڕاست فرۆشتووە کە خیانەتی نیشتیمانیان کردووە کە هەتا منطقە 400 ئەوەندە هەزار سەپارتی بەراورد بە 2021 229,000 دەنگ ئەمە لە یەکێتی لە کاتێکە یەکێتی 190 لە کاتێکە 400,000 دەنگی زیاد لە 400,000 دەنگی دووبارە سڕاوەتەوە هی مردووەکان قایمەکان پاکن جگەلەوەی دەنگی ئیبطال دەنگی بەتاڵ کراوە 210,000 دەنگی بۆیە ئەو قەزیەی کە ئەوترێ بە هیچ شێوەی ڕاست ئەنی بڵێن خەڵک سزای داون و خەڵک سزای نەداوین بە دەرەجەی ئەساسی بە ئامان گیراوە کە کۆمەڵ هێزێکە لە سەرەتاوە ئەو بە ئامان گیراوە ئێمە ئەو بە ئامان گیرانەمان ڕەتدایەوە بەوەی کەوا ئەبێ ئێمە بڕیارێکی جەریئانە و با بڵێن هەمەلایەنە بدەین بۆ ئەوەی ئێمە منەتمان نییە بەوەی کەوا کورسی پەرلەمانمان هەیە یانیمانە بۆیە ئەو سێ کورسیەکەش هەرواز لێ دێنی ناچینە پەرلەمانێکۆ کەوا ببینە شاهیدی زوور ڕەنگەم پرسیارە ڕوبەڕوومان بێتەوە باشە لە انتخاباتەکانی پێشوویشا لە 22 لە 18 لەکوێ ناکرێت جارێک بڵێن بەسە ناکرێت جارێک بڵێن کۆتایی پێبێنن بەم تەزویرە تاکە شتێک کە لە کوردستانە ئەم دوو هێزە باڵا دەستە کە ڕەنگە خۆیان شانازیان پێوە کردبێ بوونی انتخاباتە شکڵیەکەیە ئێستا کەس سیقەی نییە بە قسەی ئەو دوو هێزە باڵا دەستە کە ئەوە هەڵبژاردن و انتخابات بە شێوەیەکی تەندروستە ڕابڕێ بۆیە ئەگەری ئەوەی هەیە ئەم انتخاباتە و ئەم تەزویرە سەری هەرێمی کوردستان بخوا لەو ڕووی کە خەڵک ئەگەر پەنا نەبا بۆ هەڵبژاردن پەنا بۆ شتی دیکە بە کاک حەشیم سبەی دەوڵەتێکی دراوسێ عێراق فڵان فیسار کەوا بەرامبەر بە هەرێمی کوردستان هەڵوێستەیەک بنوێنێ جەماوەری کوردستان کە ئەزانن ئەو دوو هێزە دەسەڵاتدارە تەزویریان لێکردوون ئامادەن هەڵوێستیان هەبێت لە بەرامبەرەوەی کەوا تووشی هەرێمی کوردستانە بێ بۆیە ئەم انتخاباتە کاک حەشیم ئینتیمای نیشتیمانی نایەڵێ بۆیە من ئەڵێم ئەم انتخاباتە ئەگەری ئەوەی هەیە بێتە هۆی سەرخۆرەی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانیان هەرێ ینی ئەو قەوارە سیاسی کە بووەتە قەزەیەک بۆ ئەمە باشە بەس ئەتۆ بەڕێزت پێداسایی نیە بۆ من ئەوەندە زیاد بکەن پارتی بەراورد بە 2029 لە چیا زیاد 192,000 زیاد لە چیا زیادەکە ئەبێ خزمە گوزاری تەقدیم بکات کردویانە نەخێت ئەبێ لە کات خۆیان حەق و حقوقی وڵاتیانیان دابێت کردویانە نەخێت موچیان بۆ خەڵک زیاد کردووە خەڵکیان تعین کردووە زانکۆکان ڕێنکیان بەرز بۆتەوە
خدماتی صحی بەرز بۆتەوە، خدماتی علمی بەرز بۆتەوە، وڵاتمان پارێزراوە، دەستوریان داناوە، قانونی زۆر چیان کردووە. کاک حەکیم هەموو خەڵکی کوردستان وەرە تا بەیانی ئەم بەرنامەی من و تۆ ئینەکەین و خەڵک وەرگرە، یەک چاکەم پێ بڵێ پارتی وێکێتی پێشکەشیان کردو بە میلەتە جگە نامەتی. بۆیە ئەمە ئەوەمان پێ ناڵێ کە ئەم زیادانە زیادەیەکی غیر متوقعە، غیر قانونیە، غیر عقلانیە. بۆیە من بە هیچ شێوەیە و ئەوەی ڕشتی هەبێ، ئەوەی با بڵێن داتا و بەیانات بخوێنێتەوە، ئەوەی لە واقعی سیاسی تێبگە ئازانێ ئەم دەنگ زیادکردنە وەهمە کاک حەکیم. ئەگینا لە دنیا میلەتەکەی ئێمە ئەوەندە ناهۆشیارەکەوە 32 ساڵە ئەی چەوسێنی تۆ هەر دەنگی بۆ زیاد بکە. ئەگەر ئەو زەخت و زۆرە نەبوایە کە کردیان لە فەرمانبەرەکانی خۆشیان دەنگیان نەدایان بە دڵنیایەوە، چونکە فەرمانبەرەکانی خۆیان لە بەرامبەر هەموو بنکەیەکی دەنگدان و گروپێک گەوەستان نەفەرەکەی خۆیان بان کرد، تەلەفۆنیان بۆ کرد بێ بڕۆی دەنگ بە پێما بڵێ دەنگە بە کێ داوە ئیمزایە یا پەنجەمۆریان پێ. بەس قسە لە سەرەوەی دەڵێن دیزاین کراوەیە. بەڵێ دیزاینەکە باز دەکرێت ئێران تێدا بێت، تورکیا تێدا بێت. ئێوەکو کۆمەڵی دادگەری بۆ یەکێتی تێدا بێ دیزاینەکە، پارتی تێدا بێ، نەوەی نوێی تێدا بێ، لانی تر تێدا بێ، بۆ ئێوەی تێدا نەبن. خۆی پێشتر زۆر جار تۆمەتبار دەکران کە دوو حاڵەت وڵاتی هەرێمەکان لە پشت بێ. بۆ ئێمە ئەم ئینتیخاباتە و ئەم دیزاینە بوو بە چەکی ئەستۆپاکی. ئەم ئینتیخاباتە و ئەم دیزاینە کە کۆمەڵ بە ئامانگیراوە بووەتە چەکی ئەستۆپاکی کە کۆمەڵی دادگەری سەر بە هیچ محورێک نییە. پیاوی هیچ دەوڵەتێک نییە، پیاوی هیچ دەوڵەتێک نییە، ئەجیندای هیچ دەوڵەتێک جێبەجێ ناکە. ئەگینا پیاوی دەوڵەت بواە ئەجیندای وڵاتێکی جێبەجێ کردایە، لە بەرژەوەندی وڵاتێکیشی بکردایە، ئێستا دیزاینەکە بە بەرژەوەندی کۆمەڵی دادگەریشە بوو. بۆیە ئەمە چەکی ئەستۆپاکی کۆمەڵی دادگەریە کە سەر بە هیچ ئەجیندایەک نییە و سەر بە هیچ وڵاتێک نییە. خاڵی دوو ئەبێ گلەیی لە خۆمان بکەین. ئێمە لە ڕووی سیاسیەوە ئەگەر دیزاین هەبوو بۆ ئاگامان لێ نەبووە، بۆ ڕێمان لێ نەگرتووە. پێشتر قسەتان لەگەڵ نەکراوە. یعنی ئەوەندەی من ئاگادار بم بێ ئاگا بووین با بڵێن باڵی سیاسیمان بێ ئاگا بووە لەم قەزیە کامە خۆی بۆ خۆی دیوێکی خەلەلە، دیوێکی کەس جورئەتی نەکردووە پێمان بڵێ با دیزاینتان بۆ بکەم. یعنی هەردوو تەرەفەکە هەیە، دیوێکی کەم تەرخەمیە، دیوێکی وەیە کەس جورئەتی نەبووە بە کۆمەڵی دادگەری بڵێ با وەرە ئەجینداکەم بۆ جێبەجێکە با لە دیزاینە بەشداریت پێ بکەم. بێبەرامبەر نەکراوە جەچێوەی ئێران بیکە لە دنیای بیکە بێبەرامبەر نایکە کە هیچ شتێک لە دنیای سیاسیە بێبەرامبەر نییە کاک حەکیم، هیچ شتێک. ئێمە لە پەرلەمانە ئەو هێزانەی کە بەشداری حکوومەتیانە کرد نیانێژ وەزیرەکانیان ئیستی بکرێ بۆ هینێک شتێک هەبوو لە پەرلەمانیان و غەتیلی و غەتیلەک تۆ بۆم بپۆشە منیش بۆتە پۆشم. هیچ دیزاینێک بەبێ مقابل نییە. باشە بەس ئەو هەنگاویەوە ڕەخندەگیرێک کە پەلتان تێدا کردووە بۆ لەگەڵ هێزەکانی دیکە ئێمە زۆر ناگرن باسی ئەوەم بۆ کردی کە ئێمە لەبەرەوەی کۆمەڵ بە دەرەجەی ئەساسی و یەکەم هێز بۆ ئێستێداف کراوە ئێمە مانەوەی یەکەم بڕیار خۆمان بیدەین. چاوەڕێی دیکەش لەلایەنەکانی دیکەی دەرەوەی ئەوەی کە ئاگامان لێیە و لە نزیک و ئاگامان لە یەکترە و با بڵێن پەیوەندی هەیە، ئێمە وتمان ئێمە بڕیارەکە ئەدەین. بڕیارەکە ئەدەین، دنیا کۆتایی نەهاتووە، ئەمەلەی سیاسی کۆتایی نەهاتووە، لە دوای ئەوە هەر هێزێکی سیاسی کامانزانی ئەوەش تەوەجوهی ئەوانە، بەڵام وتمان با ئێمە ڕەچەشکێنیەکە بەڕەسمی ڕابگەێنین. چکە زۆر جار کاک حەکیم قەراری سیاسی کە وەخت بەسەرە چێ ئیتر جۆرێک لە هینە عەمەلیەی مردنی بەدوادادێ ئەو بڕیارە ئەمرێ. ئێمە زۆر جار بڕیار هەبووە تا تاوتێمان کردووە سەیرەکەین بڕیارەکە مردووە، بۆیە کۆمەڵی دادگەری ڕەچەشکێنی ئەم بڕیارەی کردووە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان. بەسیسە ئەمڕۆ هەر پەیزێکی سەربەرەسەڵات یاخ بڵێن پارتیدای نابوو کۆمەڵ پەشیمان بۆتەوە لەو هەڵوێستەی ئەو پروپاگەندانەش دەکرێت بە ئەیام و بینەنا باشە، چونکە ئەو پەیجانە یەکەم جاریان نییە درۆەکەن،
یەکەم جاریان نییە بوختان بۆ کۆمەڵەکەن، یەکەم جار نییە خەوی ناخۆش بە کۆمەڵەوە بین، یەکەم جار نییە لە وەهمە ئەژین ئەلە یام و بینەنا ڕۆژگار ڕۆژی لە دوایە. بەس ئەو هەڵوێستی کۆمەڵ خەڵک بە هیوا ناکە، خەڵک سار ناکاتەوە لە دەنگدان یاخود چۆنم پرسە چکە سەرەوەش دەکرێت ئەو قسەیە باسەکرێت کە خەڵک جارێککە ئایا دەنگتان پێ بدا دیسان نین ئێمە جارێ حفاظمان لەسەر دەنگەکانیان کردووە، خاڵی دوو دەنگەکانیانمان پاراستووە، نەمان نایەڵین ببێتە شایەتی دانی درۆ، چونکە ئێمە بە سێ پەرلەمانتارە خۆ ئەتوانین بڕۆین و چالاکیشمان پێکرێت. کاک حەکیم ئێمە لە بەغا خولێک سێ کەس بووین، خولێک دوو کەس بووینە و خولێژ یەک کەسین. ڕۆڵمان هەیە یانە؟ ڕۆڵمان هەیە، بەس ئەمانەوێ لە قۆناغێکا بڵین بەم دەسەڵاتدارانە بڵین بەسە ئەوەندە تەزویر لە خەڵککردن. ئەجینا سێ پەرلەمانتارمان لەم ئێستا دەرچووە، سێ پەرلەمانتاری زۆر ئاکتیڤن، بەڵام ئێمە ئەمانەوێ نموزەجێکی تازە لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەین لەگەڵ ئەو نموزەجەی کە لە بەغدا ممارەسە کرا تەیاری سەدری تەزویریشی لێ نەکرا بوو، بڕیاریدا 75 پەرلەمانتاری سەحب کردەوە بۆ ئەوەی بڵێ من ئامادە نیم لەگەڵ ئێوە شەراکەت بکەم لەو دزیە. ئێمەش ئەڵێن ئێمە ئامادە نین دەسەڵات شەراکەتتان لەگەڵا بکەین لە پەرلەمانێکا کە بە تەزویر داداناوە. ئەی چاوەڕێک شتان لە لایەنەکانی دیکە لەرەوەی دەسەڵات خۆی هەر هەموو هێزێکی سیاسی باروزروف و هینی خۆی هەیە. ئێمە بۆیە بڕیارەکەمان داوەڕە چشکێنەکەمان کردووە ئەوەی ئەو هێزە سیاسی دەرەوەی دەسەڵات قەناعەتی بەم ئوسلوبەی ئێمە هەیە، ئێمە فەرموون بە یەکەوە هەماهەنگی یەکتر بین. قەناعەتیشی پێی نییە ئەو ئوسلوبی خۆی بەکاربێن، ئێمەش ئوسلوبی خۆمان، ئێمە لە دەرەوەی پەرلەمانە بین، نەشاتی سیاسیمانە بێ، دیبلۆماسیمانە بێ، بە دنیا ئەڵێنم پەرلەمانە پەرلەمانێکی تەزویرە، ئەوەیشی لە تەزویر لەدایکە بێ هەر تەزویرە. مابنی على باطل فهو باطل. کابینەی دەش تەزویر دەبێ، کابینەی دا کابینەیەکی بەتاڵە لەبەرەوەی لەسەر پەرلەمانێکی بەتاڵ بنیاد دەدرێت. کابینەیەکە سەرۆکەکەشی بەتاڵ دەبێت، جێگرەکەشی ینی ئەوەی بەرهەمی ئەو کابینەیە کابینەیەکی بەتاڵە بێت. کابینەیەکە بێ کابینەیەکی تەزویرە بێ، کابینەیەکە بێ بە هەموو وەزیرەکانی و ئێمە لە خولی لە 2010 لە ناو پەرلەمانە باسیەوەمان کردوتمان ئەوە پەرلەمان دانیشتۆ بەس ئێمە یەک مشکلەمان هەیە ئێستا بۆمان ڕوون نابێتەوە پەرلەمانتاری ئەلکترۆنی لەگەڵ پەرلەمانتاری حەقیقییا چۆن جیاکەین و ئێستا لەو هۆڵەی کە دانیشە تەمان پەرلەمانتاری تایە بە دەنگی خۆی دەرچووە، پەرلەمانتاری تەزویر لە پەرلەمانتاری حەقیقی چۆن جیاکەیتەوە. بۆیە گومانەکەوێتە سەر هەموو پەرلەمانتاران کە دێتە سەر شاشە کە قسەیەکە حق لێ پرسی زەحمەت نەبێت جەناب پەرلەمانتاری تەزویری علوجی یا پەرلەمانتاری حەقیقی. پێشتر نوێنەری مردووە ئەمجارە نوێنەری ئەلکترۆنیە، نوێنەری ئەلکترۆنیە، نوێنەری تەزویرە، نوێنەری دیزاینە، نوێنەری ئەوەی کە ئەو کاتبە دانیمارکە نووسێ نوێنەری پوچگەراییە ئێستا، نوێنەری پوچگەرایی ئێستا. بەس خەڵک بین کۆمەڵ دەتوانێت لە دەرەوەی پەرلەمان چی بکات یاخود تەنها ئەو هەنگاوە بەسە کە بایکۆتی پەرلەمان ڕاگەنێ اینجا لەسەر خۆش خۆ ئەی نابێ بە خۆراچونەوەی بکرێ لە ناوخۆی کۆمەڵ حەکیم ئێمە لە کۆبوونەوەی سەرکردایەتیە ئەو ئەندام تەبەن لە دوو لە سەر سێ زیاتر بوو کە دەنگیان داوە بە نەچوون ناو پەرلەمان، بەڵام بڕیار لە ناو کۆبوونەوەی سەرکردایەتیە بڕیارێکی تەزامونیە، یعنی ئەوەی دەنگی دابێ و دەنگی نەدابێ مەسئولە لەو قەزیەیە، چونکە بڕیار جەماعیە بۆ کەس ناتوانێت تەبەڕا بکە، هەمویان بە بڕیاری خۆیان نەزان. ئەو خەڵکانەی کە ئەوەیان وتووە لە 99 وتویانە ئێمە گرفتی ناوخۆییمان هەیە، باش بۆیە پێویستمان بە چاکسازیە، پێویستمان بە ئیعادە نەزەرە، پێویستمان بە خۆداچوونەوەیە. بۆیە مەسئلەی بە خۆداچوونەوە ناکرێ وازی لێبێنی، هیچ هێزێکی سیاسی نابێ واز بێنێ لە بە خۆداچوونەوە. بۆیە سەرکردایەتی کۆمەڵ بڕیاریەوەی داوە لە نزیکترین فرسەتە نزیکترین کۆبوونەوەی سەرکردایەتی تەرخانەکە بۆ بە خۆداچوونەوەی کۆمەڵ. بەس دوورێک ئەوانەی کە ئەوە پرسیارێک لێکردن باون نەبێت، ئایا کۆمەڵ لە دەرەوەی پەرلەمان چیەکە؟ دەرگای سیاست زۆر فراوانە کاک حەکیم، تەنها دەرگاکەی پەرلەمان نییە، عەلاقاتی دیبلۆماسیە، ئیعلاممان هەیە، لقاعاتمان هەیە، گەڕان بەسەر هەموو سەفاراتی دنیا کە ئەو پەرلەمانە پەرلەمانێکی تەزویرە.
گەڕان بەسەر هەموو علااقاتی هێزە سیاسەکانی بەغا و دووەلی ئەقلیمیە کە ئەو پەرلەمانە پەرلەمانێکی تەزویرە ئەو هێزانێکەوە تەزویریان بۆ کراوە ئاشکرایانەکەین لای خەڵک. باشە بەزەوەی کە خەڵکێکی زۆر کەم جارە دەنگیدا و بە کۆمەڵ ئێوە باسانەوە کردبوو لە پەرلەمان ڕێگە نادەن یاسایەک دەربچێت دژی شریعەتی ئیسلامی بێ، بەڵام ئەگەر یاسایەک دەرچوو ئێوە دەرگای دادگای فدراڵیشتان هەیە لەبەرەوەی کە لە دەستوری عێراق هاتووە نابێت. دەستوری عێراق زۆر واضحە لە مادەی 2 فقرة 2 لا يجوز سن قانون يتعارض مع المبادئ الثابتة للشريعة الإسلامية. باش هیچ مادە هیچ یاسایەک دەرناچێت دژی بنەمایە گۆڕەکانی ئیسلام بێت. ئەگەر یاسایەک دەرچوویەوە دادگای فدرالی هەڵدەوشێنەوە دادگای فیدرالی ئامادەن سکاڵا تۆمارکەن. کاک حەکیم یەکەم جیهەت لە پەرلەمانی بەغدا یەکەم جیهەتی سیاسی کوردی کە سکاڵای لە مەحکەمەی ئیتیحادی تۆمار کرد بێ کۆمەڵی دادگەری بووە. برای بەڕێزمان جەنابی مامۆستا سەلیم شوشکەیی لەسەر فایدەی بانکی سکاڵای تۆمار کرد لەسەر سەلیم جبوری کە ڕەفیقمان بوو لە حیزبی ئیسلامیش بوو لەگەڵ عەبادی کە ڕئیسی وزەرا بوو. بۆیە یەکەم هێزی سیاسی کە چووینە مەحکەمەی ئیتیحادی کە دوایی خەڵک جورئەتیەوەی پیاکرد بڕاتە مەحکەمەی ئیتیحادی لەسەر مەسئلەی تاڵانکردن و بەهەڕازبردنی نەوتی هەرێمی کوردستان من و کاک وشیان عەبدوڵڵا و سەرکەوت شەمسەدین بووین. بۆیە مەسم بۆ قۆناغی داهاتوو هیچ دەرگایەکمان لێدا نەخراوە، هیچ دەرگای بە خەڵک دەنەگە شتێکی واڕووبدا لەوێ نەک ئامادەین کاک حەکیم. کۆمەڵی دادگەری پێویستە تیمێکی بەردەوامی هەبێ بۆ گەڕان لەسەر سەفارات لەسەر قۆنسولیات لەسەر هێزە سیاسیەکان لە ئەو شوێنانەی کە ئەتوانێ سکاڵا تۆمارکە ئەتوانێت تەوزیحات بدا ئەتوانێ هێزە سیاسیە دیزاین بۆ کراوەکانی هەرێمی کوردستان بخاتە ژێر نیشانەی پرسیارەوە. ئەم پەرلەمان ئەگەر بەڕێز دەڵێ دیزاین کراوە نوێنەری ئەلکترۆنی تێدا نوێنەری تەزویر تێدا قسەی بەڕێستە دەتوانێت چی بکە بۆ خەڵک لە هەموو بوارەکان لە بواری خزمەت گوزاری بێ موچە بێ باز و ڕسومات بێ دەتوانێت چی بکە کە پێ وایە زۆرینێکی تەزویر و ساختەشە بوجە 13 ساڵە بوجەی نەتوانیوە دانێ قەنەعەتم وان نییە لە ئێستاشا بتوانێت بوجە دانێت کە لە بوجە 9 تریلیۆنی تا 12 تریلیۆن بوجەی هەرێمە 9 تریلیۆنی موچەیە لە عێراقۆ دێت کەواتە ئەو پەرلەمانە بێ دابنیشێ بۆ 3 تریلیۆن دینار. باش ئەو 3 تریلیۆن دینارە ئەتوانێت چی بکالەوە؟ ئەو پەرلەمانەی کە بە درێژایی 32 ساڵ نەیتوانیوە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکە پەرلەمانێکی تەزویرە بێت چه خزمەتێک بە خەڵکی کوردستان بکە کە زۆرینەکەشی لەو دوو پارتە دەسەڵاتدارن کە 32 ساڵە دزی و گزی و فزیەکە. ئەو هەوڵی ئێوە بۆ لێدان نییە لە پەرلەمان بۆیە کە پەرلەمان ئێمە ئەمانەوێت ئێستا جیاوازی چێ لەو پەرلەمانەی کە پارتیوێکێتی دەیەوێت لەو پەرلەمانش کێ ویستان ئێمە ئەمانەوێت پەرلەمان نوێنەری حەقیقی خەڵکی کوردستانی تیاابێ پەرلەمانێک کە پارتیوێکێتی ئەیانەوێت نوێنەری تەزویری خەڵکی کوردستانی تیاابێ دوو پەرلەمانی زۆر جیاواز ئەمانەوێت نوێنەرایەتی حەقیقی لە پەرلەمان بێ جا هەر کەس هەیە هەر کەس هەیە ئێمە گلەیمان نییە لەوەی کە خەڵک دەنگی نەداوینەتێ بەڵام نامانەوێت بە دەنگی تەزویر دەنگەکانی ئێمە بڕوە بۆ ئەوە دوو بابەتی جیاوازن. ئێمەمانێت پەرلەمانێک بێ پەرلەمان بێتە شکۆی خەڵکی هەرێمی کوردستان پەرلەمانێک بێت کەوا فەخری پێوە بکەین لە وڵاتان. ئێستا چ پەرلەمانتارێک دەتوانێت لە بەغا بڵێ کە ئەو معلوماتە ئێستا گەیشتوەتە هێزە سیاسیەکانی بەغدا لە کاتێکە پەرلەمانی بەغداش زۆر پارێزراو نییە لەو دەستکاری ئەوانە یعنی چه افتخارێکەکەن کە باز لە پەرلەمانی کوردستانەکەن بە تەزویر بە دیزاین بۆ کراوە ینی ئەو هێزە سیاسیانە ینی فەخر بە چیوەکەن کە ئێستا دەنگدانیشیان لە دەست خۆیان و خەڵک سندووە. باش دەنگدان پرۆسەیەکی تاکە کەسی نییە ماڤ نییە ئێستا ئەو مافانەیان داوەتە ئەو جێهتانەی کە لە دەرەوەی ئەم هەرێمە ئەو دیزاینیان کرد. باش بەزەگەر ئەم پەرلەمانە تەزویری بەرز حکوومەتێکی تەزویرە حکومڕانی بە تەزویرکردن دەکرێت تاکوێ بڕدەکەم حکومڕانیە ئەگەر تەزویر بێ دەتوانێت ئەو حکوومەتەکانی پێشوو زۆر ئیشی باشی کردووە زۆر خزمەتی خەڵکی کردووە تا پەرلەمانێکی تەزویر و حکوومەتێکی تەزویر بیکە بۆیە ئەگەری ئەوەی هەیە کاک حاکیم پەرلەمان ئەسڵەن دانەنیشێ ئەسڵەن پێک نەیە ئەسڵەن حکوومەت تەشکیل نەبێ کاتی دەوێت جارێک لە خولی پێشوو نۆمانگی پێ بێجگە لە کات کاک حەکیم هێزە سیاسیە منافیسەکان جاران مەسەن پارتیای توانی خۆی بەتەنها حکوومەت پێک بێنێ ئێستا مستەحیلە کەواتە مەرجەکان یەکێتێ بێ قبوڵ بکە
یەکێتێ بێ مەرجەکانی لایەنەکانی دیکە قوبوڵکە بۆیە بەو ئاسانیە نییە بۆیە بە تەوەقوعی ئێمە ئەگەر ئەوانەی دیزاینەکەیان بۆ کردوون هەر ئەوانە نێن حکوومەتێکیان بۆ تەشکیلکەن و بڵێن ئەوەش حکوومەت بە دیزاین کراوی ئەوەش ڕێی چێ فشارەکە دووبارە بکەنەوە بۆیە پەرلەمانیان بۆ تەزویر کردوون بۆی حکوومەتێکیان بە دیزاین کراوی پێ بدەن کە سەرۆک بۆ تۆ فڵان بۆ تۆ فیسار بۆ تۆ ئەوە بۆ تۆ بۆ چونکە ئیرادەیان لە دەستی خەڵک سن ئەم تەزویرە ئەم دیزاینە ئیرادەیان لە دەستی خەڵک سن دوێنێ مەقالێکی زۆر جوان نووسرابوو لەلایەن برای بەڕێزم سەردار عەزیز کە ئەڵێ ئیرادەی دەنگدەریان زەوت کرد ئەم دوو هێزە سیاسیە ئەوانەی کە دیزاینەکەیان کرد ئیرادەی خەڵکیان زەوت کرد بۆیە ئێستا خەڵک چۆن سەیری یعنی سەیری بینای پەرلەمان بکە لای چییە؟ لای پیرۆزە یا لای ناپیرۆزە ینی کە کاتێک ئەزانێ ئەوانەی لەوێ دەوامەکەن بەشێکیان چونکە وتم مەرجنیە هەمووی دیزاین کرا بەزە وەڵویستەی ئێوە تەنها لەبەرەوەی کە خۆتان ساختەکاری کراوە یاخود لەبەر ناخۆیمە تەنها هێزین کە ئێمە باز لەوەکەین پرۆسەی سیاسی لە هەرێمە شکۆی شکێنرا هەر ئێمە نین هێزەکانی دیکەشن ئەیکو هەڵوێستیان هەڵوێستیان لە دیراسان لە دیراسان و هەندێکیان مناگادارم بڕیارەکەیان داوە کە بەشداری پەرلەمان ناکەن ئەگەر بەشداری بکەن چۆن دەبێ ئەوە بڕیاری خۆیەتی ئێمە وەسی نین لەسەر هیچ کەس وەسی هیچ هێزێکی سیاسی ژوەر ناگری وەسی نین لەسەر هیچ هێزێکی سیاسی کە بەشدارە بی یا بەشدار نابی وێسایەی هیچ هێزێکی سیاسی بە ناوی دڵسۆزیوە وەرناگرین لە هەوڵی ناوبژیوانی هەیە هەیە بەس ڕەنگە کاریگەری نەبێ سوودی ناوێ هیچ کاریگەریەکی ناوێت چکە لە ناو کۆبنەوەی سەرکردایەتی کە بڕیارەکە دراوە ئەوە بڕیاری ئەخیرمانەوە بڕیارێکی قەڵەیە بەزێەوە هەر بەوە چونکە کۆمەڵ پاشگەز بێتەوە لەو بڕیارە لە دیزاینەکە چەند زەرری کردووە لە پاشگەزبوونەوەکە دوو ئەوەندە زەرەکە چکە هێزێکی بێمتمانە دەرەچێت دەزانین باجی زۆرە کاکاشم ئەو بڕیارەمان باجی زۆرە بێت لە ناو سەرکردایەتیش باس کرا کە ئێمە ڕەنگە بۆ ئەوەی پاشگەز بینەوە لەم بڕیارە بۆ ئەوەی هێزی تر ئەم هەڵوێستن نەنوێنێ ڕەنگە هەموو دەرگاکانمان لێداخن دوور نییە ئەوانەی کەوا ئەو شوێنانەی کە دەرس و دەور و ئەوانەی تیاڵێنەوە بەهۆی هێزەکانی خۆیان و هێزە ناوخۆیەکانەوە هەمویان دابخن ئیجازەی مقڕاتمان نەدەن کۆڕ و کۆبنەوەیەکمان هەیە لە شوێنەکان نەیەڵن بیکەین مەسەن ئێمە امتحانی خەڵک بۆ حەدیث بۆ چل حەدیث و بۆ فەرموودە و بۆ فڵان و بۆ فیزان لە منطقەی ژێردەسەڵاتی پارتیە جاری وا هەبووە 1 هەفتە مفاوزاتمان لەسەر کردووە من تەوەقوعەکەم نێڵن هیچ جۆرە گرتبوونەوەیەک بکەین بەڵام ئێمە ئامادەین بۆ هەموو باجێک لە پێناو ئامادە نەگەر پێویستی بکە خۆپیشاندانی گەورەش بکرێ پێویستی بە مۆڵەتی دەسەڵات نییە ئەم پرسە ئێمە وتم هەموو دەرگاکان لە بەردەممانە کراوەیە ئەو کاتە ئەزانین کە ئایا خەڵک ئامادەیە بێتە شەقام باش بەس وەکو ئەوەی کە ئێمە ئەتوانین قیادەی شەقام بکەین شەقام ئەو هینەی ماوە کە کاریگەری هەبێ لای هێزەکانی دەسەڵات باش بەس ئێوە واز ناکەن بەم هەڵوێستتان لایەنەکانی دیکەش دەرەوەی دەسەڵاتی حراس بکەن هەڵوێستە بە حراسکردنیوان نییە قەت ئێمە بۆیە وتم ئێمە ئەو پەرلەمانەوە تەزویرە ئەوە لایەن تریشە و دەرەوەی دەسەڵات دەڕوا ئێمە تەوسیەی هیچ هێزێکی سیاسی ناکەین ئێمە چیمان کردێوەش بیکەن بۆیە نامانوێت کەسی حراسکەین نامانوێت کەسی حرازمان کا بڵێ و بڕیارەی ئێوە هەڵەیە ئاوای بە ناوی دڵسۆزیوە کۆمەڵێک قسەمان لەگەڵ بکرێ ویسایەی کەس وەرناگرین هێزی ناوخۆ دەوڵەتی ئەقلیمی هێزە سیاسیەکانی عێراق پەیوەندیان کردووە یعنی یەکێک لەوانەی کە پەیوەندی پێوەکراوە منم لە بەغداوە چیتانەوێ ئامادەیە وتومە دوایە ئەو بڕیارە مناقەشە بکەین ئەو بڕیارە درا کۆتایی هات ئیجراعاتی خۆمانمان کردو دوای بڕیارەکە ئامادەین مناقەشە بکەین پێش بڕیار مناقەشە ناکەین کۆمەڵی شتی وا بکە باجی گەورەیەدا بۆیە باج ئەدەین گرنگ لەوایە ئێمە ئامادەین بۆ باجدان و هەر قەزەیە کە ڕوبەڕووی موئەسساتمانە بێتەوە لە ئێستەوەی ئەعلانەکەین
لەلایەنەوە دوو هێزە باڵا دەستەوە موسساتمان دابخرێ ڕێگری بکرێت لە بوونەوە کۆبوونەوەمان ڕێگری بکرێت لەوەی کە ئێمە خەڵک لە پاڵ جوڵە سیاسی و حیزبیەکانمانە جوڵەی داوی و بانکخوازیمان هەیە هەر هێزێکی سیاسی ڕێگری بکە لەو جوڵانەی ئێمە بەوەی ئەزانین کە ئەوێ ببین بە بەشێک لە تەزویرەکەی ئەو کە نابین کە قبوڵیشی ناکەن کە نابین باشە بەس بۆ قۆناغی داهاتوو ئێوە چی دەکەن ئێستا ئێمە ساڵی داهاتوو لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین ئێوە کەم هەڵوێ ستانگرتۆتە بەر ئەی بەیانی چی بە ئەو خەڵکە دەڵێن بۆ پەرلەمانی عێراق ئێستا تەزویرێکی ئەلکترۆنی و کراوە ئێمە بەو خەڵکە ئاڵێن کە دەنگت دا بە کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی پاراسی نەبوو بەشایەتی زوور باشە بۆیە دەنگدان بە کۆمەڵی دادگەری ئەو ئەمانەتەیە کە نایەڵێ دەنگەکانی لەبەر بەرژەوەندی سێ کورسیەکەی خۆی تێکەڵی شایەتی درۆ بێ بریتە لەو هێزە سیاسی کە باش بە مەمسەبی خۆیەوەدا کاک حەکیم سێ کورسی کەم نییە وەک بۆم باس کردی بەڵام ئێمە بازمان داوە بە سێ کورسی بۆ ئەوەی مەبدەیەکی ئەساسی بچەسپێنین بۆ ئەوەی خەڵک متمانە بۆ بگێڕینەوە بۆیە حەقە لە بری ئەمە کە ئێستا لە سۆشیال میدیای بینین کە خەڵک دەستخۆشیەکە خەڵک پشتگیریەکە خەڵگەڵێ بەڕاستی سەیرە چۆن وازدانێنە لە سێ کورسی و کۆمەڵێک پۆستی تر و ئەوانە ڕەنگە ئیغراعاتی زۆر گەورە خراپێتە بەردەستمان بۆ تەشکیلەی حکوومەت و بۆ تەشکیلەی پەرلەمانیش ئێمە ئەمانەوێ مەبدەیەک بچەسپێنین ئەو مەبدە بریتە لە نەزاهەتی انتخابات بەسەندە گرنگە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئەم تەزویرە ئەلکترۆنی دوور بخرێتەوە چونکە وڵاتانی پێشکەوتو شەر ئیش بەم سیستەمە ناکرێ چەندە گرنگە دوور بخرێتەوە کار لەسەرەوە بکەن ئاکاریشی لەسەر دەکەنەوە ئێمە معلومی جەنابتە پەرلەمانتارمان هەیە لە بەغدا خەریکیەوەیە خۆمان علاقاتی سیاسیمان هەیە مەفروض وایە لەمە دووە علاقاتی سیاسیەکەمان پلانێکی تایبەتی هەبێ بۆ ئەو بابەتە کە لەگەڵ هێزە عێراقیەکانە لەگەڵ هێزا و بەشەکانیە لە هەرێمی کوردستان ڕێگر بن لەسەرەوەی چونکە مەرجنیە و هێزانەی ئێستا پارێزراون لە تەزویر لە مەرحەلەی ئاتیشا پارێزراو بن لە تەزویر باش چونکە قۆناغ هەبووە ئەو هێزانەی کە ئێستا لە دەسەڵاتان لە پەرلەمانی ئیتیحادی خۆیان بەوە زانی کە تەزویریان لێکراوە باش بەزێەوە کە ڕۆژی ڕووناک لێتان ڕوون بۆ تۆ کە تەزویرکراوە چکان دێکێن دەڵێن دڵنیانین زارێ تەزویر ئێمە وەک ڕۆژی ڕووناک بە دەلیلی منطقی بە دەلیلی عەقلی بە دەلیلی نەقلی بە هەر سێ دەلیلەکان یەقینمان بۆ پیا بووە کە دیزاین کراوە کە تەزویرمان لێکراوە کە دەنگمان فەوتێنراوە کە دەنگمان گۆڕاوە بۆیە ئەو هەڵوێستە تونەی ئێسەمان هی ئەو یەقینەیە کە بۆمان دروست بوو سپاس دەکەین ڕەشیدمان دمان کردی سپاسیامەرە بوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکاران خواتان لەگەڵ